لە دوای ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆمەوە بارگرژی ئەمنی و ناکۆکی سیاسی و قەیرانە داراییەکان لە سەرهەرێمی کوردستان زیادیان کردووە و بەرەو خراپتر دەچێت. لە ئێستاشدا بەڕای بەشێکی زۆر لە هاوڵاتیان و چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان حەز بە فەرمانڕەوەکان و سەرکردایەتی کورد دەیانەوێت بە دروستکردنی قەیران لە دوای قەیران و لە هاوڵاتیان بکەن ئەو نەهامەتیانیان بیر بچێتەوە کە بەهۆی ئەوانەوە تووشیان بووە و تەنها بیر لەوە بکەنەوە کە بڵێن ساڵ لە دوای ساڵ خۆزگەمان بەپار. ئەو کاتەی دامەزراوە مەدەنیەکان کاری یاسایی خۆیان دەکرد. ئەو کاتەی دەرفەت هاتە پێشەوە بەوەی کەسانی تەکنۆتکار کاروباری وڵات بگرنە دەست و دەوڵەت لە دەوڵەتی سەربازیەوە بکەنە دەوڵەتی ئەمنی. هاوکات سیاسەتی چەند ساڵەی شکست خواردوانی دەسەڵات و دەوڵەتداری بە ئاشکرا دەرکەوتن و بۆ خۆشیان گەیشتنە ئەو باوەڕەی کە شکستیان خواردووە و دەبێت بارگە و بنیان بپێسنەوە ئاڵۆزکردنی بارودۆخ دەخۆزنەوە بۆ ئەوەی بازاری خۆیانی پێگەرم بکەنەوە. لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان بەرەو دەوڵەتی مەدەنی هەنگاوی دەنا و هەمووان هیوان وابوو هاوڵاتیان لە مافوو ئەرکدا یەکسان بن و ئینتیما و بیرکردنەوە بۆ هەندێ نەبێتە سەرچاوەی داهات و بۆ هەندێکی شمایی چەوسانەوە. ئالەم بارودۆخەدا شۆڕەشگێڕانی دوێنێ ئامانجیانە دۆخێک بخڵقێنن کە فەوزا بێت و هاوڵاتیان لە بری بیرکردنەوە لە مافوژیان و پرۆژەی خزمەتگوزاری تەنها چاویان لەوە بێت کە چێزەستە و گیانیان دەپارێزێت. ئەم ڕێفڕۆندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە. بەڕای چاودێرانی سیاسی سەرکردایەتی و کاربەدەستانی ئێستای هەرێمی کوردستان هەر کاتێک بەرژەوەندیەکانیان بکەوێتە مەترسیەوە سازش و تەنەزول لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان دەکەن و دواتریش بەناوی تاکتیکی سەربازی و بردنەوەی گرەوی سیاسی بە میلەتی دەفرۆشنەوە. هەر کاتێک بەرژەوەندیان لەوەدا بوو گۆمی سیاسی و ئەمنی وڵات تێک بدەن ئەوە تەپڵی شەڕ لێدەدەن و بەبێەوەی لە تواناندا بێت بەگشت پولەی قافدا دەچن. دەستبردن بۆ پرسی سربەخۆیی و ئەنجامدانی ڕیفراندۆم لە بارودۆخێکی لەم شێوەیە هەر ئەو پلانەی لە پشتە ئەوان لە بەڕێوەبردننی دەوڵەتدا شکستیان هێناوە کەچی دەست بۆ شتی دیکە دەبن لە بریدانان بە شکستیان پەنان برد بۆ پرسێکی گرنگ کە هاوڵاتیان وا لێ بکات هەموو شکستەکان لە بیر بکەن. ئەوانەی دەستیان بۆ پرسی سربەخۆیی برد وەکو هەر کەسێکی دیکە دڵنیا بوون ئەنجامدانی ڕیفراندۆم ئێمە ڕوبەڕووی گرفت دەکاتەوە بەرەو ئاڵۆزیمان دەبات نەک بەرەو بوون بە دەوڵەت. ئەوانەی لە میدیاکانەوە دەیانوت هیچ ڕوو نادات دانزانی ڕوودەدات بەڵام ئەوان پێویستیان بەو فەوزایە هەیە بۆەوەی هەر پاڵەوانی نەتەوەی بمێننەوە و مێشکی هاوڵاتیانی هەرێم لە ماف و ئامانجە باڵەکان دوور بخەنەوە و با چەندین پرسی دیکەوە سەرقاڵیان بکەن.